Det Putin aldrig förstod, det var att han sparkade in denna داواکاریکی حکوومەتی سوید و سوپاکەی لە خەڵک بۆ خۆ ئامادەکردن بۆ جەنگێکی چاوەڕوانکرا و ناوتۆمارکردن بۆ سەربازی ترس و تۆقینی لە ناو وڵات بە تایبەت مناڵاندا بڵاو کردوێتەوە. هەروەها بووەتە هۆی دروستبوونی تارمایی جەنگێکی نوێ لە ئەوروپا. هێڵی گەرمی پەیوەندی کە تایبەتە بە هاوکاری و پاڵپشتی لە سوید لەم ماوەیەدا زۆرترین پەیوەندی لەلایەن منداڵانی وڵاتەوە پێگەیشتووە کە بە ترس و لەرزەوە پرسیاری ئەوە دەکەن ئایا هەر بەڕاستی جەنگ ڕوودەدات لە وڵاتە؟ هاوکات لە مارکێت و بازاڕەکانیشدا پشێوی دروست بووە. خەڵکی ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو کاڵای تایبەت بە قەیران دەکڕن. بۆ نمونە ڕادیۆ بۆ باری لە ناکاو و نائاسایی، دەبەی نەوت و سوتەمەنی و تەنانەت تەباخی کەمپین و پێداویستیەکانی دیکەی تایبەت بە دەستشۆر. بە جۆرێک کە هەندێک لە ڕەفەی مارکێتەکان چۆڵ بوون و هیچیان لەسەر نەماوە. خەڵکی سوید مافی خۆیانە بترسن لەم داوایانەی حکوومەتەکەیان، چونکە سوید لە ساڵی 1815ەوە بەشداری هیچ پێکدادانێکی ڕاستەوخۆی جەنگی نەکردووە و جەنگ نامۆیە پێیان. تەنانەت سوید هەمیشە لەبەرەی ئاشتی بووە و سەربازیشی بۆ ئەرکە نێودەوڵەتیەکانی تایبەت بە پاراستنی ئاشتی ناردووە. دوای چەند ڕۆژێک لەوەی کارل ئۆسکار بۆلین وەزیری بەرگری شارستانی هۆشداری دایە سویدیەکان لە ئەگەری دروستبوونی جەنگ لە خاکی وڵاتەکەیاندا، میکایل بایدن فەرماندەی هێزە چەکدارەکانی سوید ئەم تارمایەی وروژاندەوە و وێنەی چەند خانوویەکی سوتا و خاپوورکراوی ئۆکرانیای نیشاندا وتی ئایا باوەڕ دەکەن کە دوور نییە ئەمە سوید بێت؟ ئامادەکاریەکانی سوید بۆ جەنگێک کە ئەم ماوەیە زۆر باز لە ڕوودانی دەکرێت بێوێنەیە و پێشتر بەو جۆرە نەبووە. نەک تەنیا هاوڵاتیانی سوید ترس لە دڵیان دانیشتووە، بەڵکو و پەنابەرەکانیش لە نێویاندا عێراقیەکانی نیگەران کردووە. لەو چوارچێوەیەشدا حکوومەتی سوید بە بێویستی خۆیان پەیوەندی بە هەندێک لە هاوڵاتیانەوە کردووە بۆ بەجێگەیاندنی خزمەتی سەربازی لە کاتێکدا ئەم شێوازەی خزمەت لە دوای شەڕی ساردەوە کاری پێ نەدەکرا. زەهرا بارودی کچێکی تەمەن 18 ساڵە، 10 ساڵ لەمەوبەر ڕووی لە سوید کردووە و دەڵێت گۆڕانکاریکی ڕیشەیی لە سیاسەتی سویددا ڕووی داوە. ئەگەر ناچار بکرێم خزمەتی سەربازی بکەم ئەوە لە توانامدا نییە ڕەتی بکەمەوە، بەڵام بۆ دەبێت بیکەم لە کاتێکدا کۆمەڵگە هەمیشە وەک کەسێکی نامۆ سەیرم دەکات. ئەم خزمەتە بۆ هەموو سویدیەکان ناچاری نییە و تەنیا بۆ هەندێکیانە. بۆ ساڵی داهاتووش بڕیارە 100,000 گەنج بانگ بکرێن بۆ خزمەتی سەربازی لە کاتێکدا لە 100 دەیان بە حەزی خۆیان نییە و بە ناچاری دەبێت بیکەن. ئەم جەنگە چاوەڕوانکراوە تەنیا سویدیەکانی نەترساندووە و هەندێک وڵاتانی دیکەش هۆشداری لە ڕوودانی دەدەن. ئۆلیڤەر داودن جێگری سەرۆکوەزیرانی بەریتانیا کۆتایی ساڵی ڕابردوو داوای لە خەڵکی وڵاتەکەی کردبوو مۆم و ڕادیۆیەک کە بە باتری ئیش بکات بە ڕێژەیەکی زۆر لە ماڵەکاندا هەڵبکرن بۆ ئەوەی ئەگەر کارەساتێک ڕوویدا و تەواوی ئامێرە ئەلیکترۆنی و تەکنەلۆژیەکان لە کار کەوتن بتوانن سوودیان لێ ببینن، چونکە لەوانەیە بەهۆی ئەو کارەساتەوە سەدان ساڵ مرۆڤایەتی بگەڕێتەوە دواوە. تارمایی ئەم ترسەی شەڕ کە بەرۆکی ئەوروپیەکانی گرتووە ڕەنگە درێژکراوەی ئەو شەڕە بێت کە ماوەی نزیکەی 2 ساڵە بەرۆکی ئۆکرانیای دەواازەی ڕۆژهەڵاتی ئەوروپای گرتووە لەلایەن رووسیاوە و ئاماژەکان بەو ئاڕاستەیەدا دەڕۆن کە رووسیا براوەی شەڕەکە دەبێت و دوور نییە بەرەو وڵاتانی دیکەی ئەوروپا پەل بهاوێت.